لە ماوەکانی ڕابردوودا لەسەر کوشتنی هاوڕێکانی محەممەد خەلیل سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بایکۆتی کۆبنەوەکانی ئەنجومەنەکەی کرد. بەڵام خۆشی بە هەمان ڕێگەی هاوڕێکانی کوژرا و لەگەڵ خۆشیدا هاوسەرەکەشی بە خاکسپێردرا، چونکە هەرتەنها دوای چەند کاتژمێرێک لە کوشتنی محەممەد خەلیل بەهۆی سەختی برینەکەیەوە هاوسەرەکەشی گیانی لەدەستدا. وهذه الفتن عن شعبنا وبلدنا وعن سائر لێستاشدا کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و پەرلەمانتارانی عەرەب و حەزب عەرەبیەکانی کەرکووک ئاماژەبەوە دەکەن ئەگەر بێت و لە ماوەیەکی دیاریکراودا بکوژانی محەممەد خەلیل ئاشکرا نەکرێن هەڵوێستی توندیان دەبێت. أطالب وبشكل عاجل وفوري من السيد رئيس مجلس الوزراء ومحافظ كركوك تحديدا داواکارین بە شێوەیەکی خێرا و زۆر بەپەلە لە سەرۆک وەزیرانی عێراق و پارێزگای کەرکووک بە تایبەتی کەوتەی یەکلاکەرەوەیان هەبێت لەسەر کوشتنی سەرۆک کوتلەی عەرەبی و هەر ئەمڕۆژ پەرلەمانتارانمان لە کوتلەی عەرەبی کۆ دەبینەوە بۆ دیاریکردنی هەنگاوەکانی داهاتوو کە جیاواز دەبێت لە هەنگاوەکانی ڕابردوومان. بۆیە داواکاریشین لە هێزە ئەمنیەکان وەڵامی ئەم جاریان یەکلایکەرەوە بێت، نەک تەنیا قسە. داواکاریشین هێزێکی تایبەت پێک بهێنرێت بۆ پاراستنی هاوڵاتیانی عەرەب. وتحديدا قوة تحميهم. هاوشێوەی کوشتنەکەی محەممەد خەلیل سێ کەسایەتی تری عەرەبی سونە لە ماوەکانی ڕابردوودا لە کەرکووک کوژران. یەکەمیان عەبدوڵڵا سامی عاسی سەرۆکی کوتلەی عەرەبی بوو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک و دووهەم حوسێن عەلی سەرۆکی ئەنجومەنی قەزای حەویجە و سێهەم ئیبراهیم خەمیس عوبەیدی جێگری سەرۆکی دادگای حەویجە بوو. تا ئێستا و دوای تێپەڕبوونی ساڵێکیش لەلایەن پۆلیسی کەرکووکەوە تەنها بکوژانی عەبدوڵڵا سامی عاسی دەستگیر کراون. تا ئێستاش هۆکاری کوشتنی محەممەد خەلیل ئاشکرا نیە و هێزە ئەمنیەکانیش هیچ کەسێکیان بە تۆمەتی کوشتنی دەستگیر نەکردووە. ئێمە دووبارە داواکەین لە دام و دەستگا ئەمنیەکانمان کە بەپەلە چۆنەوەی شێخ عەبدوڵڵا سامی عاسیان کەشف کرد ئەمەش وەکو ئەو حاڵەتە کەشفی بکەن و ئەو کەسانی کە ئەو جەریمەتیان کرد و غەدریان کردووە بگەنە جەزای عەدلی خۆیان. تیرۆریستان ئەویانەوێت کە فیتنەیە دروستکەن و لایەک تۆمەتبار کە بەڵام ئەوە بۆیان ناچێتە سەر بە دەلیلەوەی کە ئەو گروپی ئەو شەبەکەی کە شێخ عەبدوڵڵاشیان اختیار کرد کیران و ئستاکە بەستای خۆیانەگەن. ساڵێک بەر لە ئێستا کاتێک عەبدوڵڵا سامی عاسی کوژرا محەممەد جوبوری داوای کرد کۆبنەوەیەکی بەپەلەی لیژنەی باڵای ئەمنی شاری کەرکووک بە ئامادەبوونی فەرماندەی سەرجەم دەستگا ئەمنیەکانی شارەکان جام بدرێت. هەروەها محەممەد جوبوری لەسەر کوژرانی کەسایەتی و بەرپرس عەرەبەکانی شاری کەرکووک بۆ ماوەیەک دانیشتەکانی ئەنجومەنی پارێزگای بایکۆت کرد و داوای کرد بکوژانی ئەو کەسانە بدۆزرێنەوە و سزا بدرێن. بەڵام لە ئێستادا کوتلەی عەرەبی و لایەنە عەرەبیەکان لە کەرکووک داوا دەکەن بکوژانی محەممەد جوبوری بدۆزرێنەوە و بدرێن بە دادگا. ڕۆکان جاڤێنارتی کەرکووک.